أكبر الله أكبر. پێنج پایەکەی ئیسلام. ئیسلام بنچینە کراوە لەسەر پێنج کردایە کە ناسراون بە پایەکان. یەکەم بریتە لە هەبوونی متمانە و باوەڕێکی تەواو کە پێی دەوترێت شەهادە. دەستەواشەی هیچ خودایەک نییە جگە لە ئەڵڵا و محەممەد پێغەمبەری خودایە دڵی ئاینەکەیە. پێویستە لەسەرەوەی کە باوەڕ دەهێنێت لێ تێبگات و بە دەنگی بەرز دووبارەی بکاتەوە. دووهەمین پایە نوێژە کە پێویستە ڕۆژانە 5 ڕوو لەمەکە ئەنجام بدرێت. بەیانی و نیوەڕۆ عەسر و مەغریب و عیشا. سێهەمین پایە زەکاتە. پێویستە هەموو مسڵمانێک بە پێی سامانەکەی بەشێک لە سامانەکەی ببەخشێت بۆ ئەوانێکی پێویستیانە. چوارمین پایە بریتە لە ڕۆژوگرتن لە ڕەمەزان. مسلمان لە سەروی تەمەنی هەرزەکاوێ پێویستە خۆی بگرێتەوە لە خواردن و خواردنەوە لە خۆرهەڵاتن تا خۆرئاوا بوون لە نوێیەمین مانگی هیجری. ئامانجەکەی بریتە لە پاکبوونەوەی دەروون و ڕوح. نیشانە و هێمایەکی میهرەبانیە بە نزیکبوونەوە لەوانی کە هەست بە برسێتی ئەەکەن. لە هەمان کاتیشدا نیشانەیە بۆ دەستکەوتنی گەشەی ڕوح و دەروون. پێنجەم و کۆتا پایە حەجکردنە بۆ مەککە کە پیرۆستترین جێگەیە لە ئیسلامدا. هەموو مسلمانێک پێویستە بۆ جارێک ئەم گەشتە بکات لە ژیانیدا بە مەرجێک لە ڕووی جەستەی و ئابووری و توانای هەبێت. ئەم سەفەرە دەکەوێتە کۆتا مانگی ڕۆژمێری مسلمانان.